ئازانی کورسانی و سڵاوتان لێبێت لە سێمین ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەم ئێوارەیەش لەگەڵتانە بین. جەژنی قوربان لە تەواوی مسلمانان لە هەر کوێیەکی دنیا هەن پیرۆز دەکەین. ئەم ئێوارەیە لە فایل و دیاردا لەبەر ئەوەی کە لە ناوڕۆژانی جەژنداین باس لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەکەین وە کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ناو خەڵکدا لە ناو ئێمەدا کە پێشتر ڕەنگە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان گەرم و گوڕیەکی زیاتری پێوە دیار بوو بێ وەک لەوەی کە ئێستا هەیە. ئەوەی کە دەوترێت زیاتر ئێستا هەواڵپرسین بووەتە ئۆنلاین و لە ڕێگەی مۆبایل و تەلەفۆنێک و نامەیەکەوە ئیتر تۆ بێخەمی لەوەی کە هەواڵی بەرامبەرەکەت دەپرسیت و سەردانیکردنەکان کەم بۆتەوە. و بەشێکیش پێیان وایە کە لەبەر ئەوەی ئێستا خەڵک زیاتر مەشغوڵی ئیش و کار و مەشغەڵەتی ژیانە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کەوای کردووە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەرەو لاوازی و کاڵبوونەوە بڕۆن. جاکە باسی جەژن دەکرێت ئەو بۆنە ئاینیانەی کە ئێمە وەکو مسلمانان هەمانە هەمیشە تێڕوانینی خەڵک بۆ ئەوەیە کە ئیتر تۆ لە جەژندا دەبێت ئەم پەیوەندیانە تونند و تۆڵ بکرێتەوە و خەڵک سەردانی یەکتر بکە و ئەگەر دڵی کەسێکت ڕەنجاندووە لە جەژندا داوای گردن ئازادی لێ بکەی و لە هەمووشی خۆشتر جەژنانەکەی کە ئەوەش دەوترێت لە ئێستادا جەژنانەکەش بەرەو کاڵبوونەوە چووە. جا ئەم بابەتانە ئێمە پێمان خۆشە ئەم ئێوارەیە کە ئێوارەی جەژنە لەسەر بابەتە کەمێک لەگەڵ میوانەکانم گفتوگۆ بکەین بزانین ئایا بە تەنها جەژن دەتوانێت هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە بەرەو بەهێزبوون ببرێ یاخود دەتوانین لە ڕێگەی جەژن و بۆنە ئاینیەکان و ئەو مناسەباتانەی کە خەڵک و خێزانەکان کۆ دەکاتەوە هۆکارێک بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بە ئاقارێکی تردا بەرین ئیتر لە مۆبایل و نامە و ئەو شتانە دوورکەوینەوە هەوڵ بدەین کۆبوونەوەی خێزانی دروست بکەین. ئەم ئێوارەیە لەگەڵ پێنجوێنیەکان من بەرنامەیەکم هەیە بە سوپاسەوە مامۆستا مەلا عەتا پێنجوێنی کە بەڕێزیان جێگری لێپرسراوی یەکێتی زانایانی کوردستان لە قیسلێمانی مامۆستا زۆر بەخێر بێن. بەڕێز شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی کە بەڕێزیشیان شارەزان لە بواری خێزان بێکەوە گفتوگۆیەک لەسەر و بابەتە ئاکەین. جا من پێشەوەی بچمە لە هەر شتێک من ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم خات و شنۆ هەردووکتان پێنجوێنی و هەردووکتان خزم و ئێمەش باسی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و هاتوچۆی خێزانیەکەین. مامۆستا پێم بڵێ چەندێکە لەگەڵ خاتوشنە باسی ئەو ناکەم ئەگەر لە ماڵێکی تر لە شوێنێکی تر یەکتان بینیوە بەڵام چەندێکە ئێوە هاتوچۆی یەکتان نەکردووە. با لە سەرەتای بەرنامەکە جارێ وا قسەی خۆم کە بەڵێ فەرموو. بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردگار درود و سڵاوی خوا بۆ گیانی پاکی سەروەر و سالاری پێغەمبەران محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەت و میهرەبانی خوا لە یاوەران و شوێنکەوتوەکانی ئەو پێغەمبەرە ئازیزە بەگشتی و تا ڕۆژی دوایی. لە سێهەمین ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە لە ڕێگەی ئەم کەناڵەی بەڕێستانەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم مسلمانانی جیهان بەگشتی گەلی کوردی ستەمدیدەی مسلمان بە تایبەتی شاری سولەیمانی بە تایبەتی تر ئێوەی ئازیز و خۆشەویست و کارمەندانی کەناڵی دەستگای میدیایی کورسات نیوز بە تایبەتی تر و بە تایبەتی تریش لە ناو هەمویانە ئەو سەربازەونانەی پشتی کامێرەکان کە لە بەرنامەکانە ئەوان نابینرێن ماندوو ئەبن و ناشبینرێن وەک ئێمەمانانین وەکو بەڕێزت نین کە ئاوا دەرەکەوینەوە بین بەڵام ئەوان نابینرێن و سەربازێکی ماندوون و نادیارن. جەژنیان پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشییا بن. جەژن لە ڕاستیە خۆی بۆ خۆی واتایەکی زۆر گرنگێ بەڵام بابەر لەوەی بچمە سەر جەژن لە پێشا تۆ پرسیارێکی لێکردم من و شنۆخان مناڵی یەک دین هەر لە مناڵیژەوە پێکەوە بین بەس قەدەر وای کرد کە دوایی پرۆسەی هاوسەرگیریەکان ڕوویدا و مەسەلا ئەو چوە ژیانی خۆی و من چوومە ژیانی خۆم و ئیتر لە دێی خۆمانە نەماین و لە مەنتیقەی خۆمانە نەماین و زوڕ و فۆحاب و شوێنەکانمان دوور بوو. ڕاستە لەوانەیە لە ماڵی باوکیەوە من ئەوم بینی بێت لە بۆنە و مناسەبەکانە یەکتریمان بینیوە لە کۆبوونەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیە و تەنانەت هاتنی بەڕێزیان بۆ لای ئێمە بۆ یەکێتی زانایان یەکتریمان بینیوە و لە چەندین شوێنی تریشە
بەس وەڵا بۆنە کۆمەڵایەتیەکەمان کاڵ بۆتەوە ئەرێ بەخوا بۆنە کۆمەڵایەتیەکەمان کاڵ بۆتەوە بەخوا خەتای هەردووکیشمانە لە میانە ئەرێ بەخوا خەتای هەردووکیشمان زۆر بەسەڕێحیوت ئێمە بۆنە کۆمەڵایەتیەکان بەڵام من چەند جار پێشەکی ناڵم چەند جار چوومەتە ماڵ مامۆساعەتە بەس ئەوە نەهاتۆتە ماڵی من بەخوا خەتای هەردووکمانە ڕاستەکە ئەو کاتی بەرنامەیەوە ئیتر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆشتان تۆخکەنەوە و هاتوچەکانتان زیاتر بکەن بەڵێ خاتوشنەوە قوربانم سپاس دەکەم لە سێم ڕۆژی جەژنە پیرۆزبایی جەژنی قوربان ئاراستەی جەنابتان و کەناڵی کورساتەکەم و ئەو برا بەڕێزانەی کامێرامان جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ جەژنی هەموو موسڵمانان پیرۆز بێ ئینشاءڵڵا هیوادارم جەژنێکی خۆش و شادی و ئەوە بێ ئینشاءڵڵا بتوانین پێکەوە بەرنامەیەکی جوان و ئەوە بکەین ئینشاءڵڵا باشە خاتوشنە باسمان لە کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کرد یعنی ڕەنگە پێشتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی تر بوو دانیشتن و لە ناو خێزان و تێکەڵاوی و میوانداری و ینی ئەم شتانە لە پێشترا زۆر گەرم و گورتر بووە بەڵام ئێستا بەدەر لە جەژن ینی ئێمە بە بەردەوامی ڕۆژانەکە دەیبینین ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە ڕوو لە کاڵبوونەوەن هۆکاری یعنی کاڵبوونەوەی ئەمە چیە؟ خۆی پەیوەندی کۆمەڵایەتی یاخود بڵێن بە کۆمەڵایەتی بوون بابەتێکی گرنگە ئێمە ئەبێ لە ناو خێزان و وەکو تاکیش گرنگی پێ بدەین و دوجاریش لە کۆمەڵگای ئێمە ئیش لەسەر ئەم بابەتە بکەین بە فعلی واتە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین ئینشاءڵڵا لە دوایان بەرنامەژێکە مامۆساعەتە دیسانەمە دروست ئەەکەینەوە بابەتێکی گرنگە بابەتی بە کۆمەڵایەتی بوون ڕاستە لە ئێستا ئێمە هەمیشە قسەمان لەسەر ئەوەیە کە سەردانیکردن و بابەتە کۆمەڵایەتیەکان ڕوو لە کاڵبوونەوە ئەکەن بۆی ئەو پێشکەوتنەی کە ئێستا لە ئارادا هەیە پێشتر لە ساڵەکانی پێشووترە با بڵێن 70 ساڵ پێش ئێستاگەر حساب بکەی کاتێک کە خەڵک کۆ ئەبووەوە ینی بە شێوازێکی زۆر باش هاتوچۆ یەکترینیانە کرد بە شەوانە شەوچەرەیان هەبووە قسەی خۆشیان هەبووە ینی هەموو معناتەکانی یەکترینیان زانیوە ئەوەی کە پێکەوە بۆ لە گوندێکا بۆ لە شارێکا بۆ لە هەر شوێنێکا بووە بەڵام کاتێک کە ئەمریکی پێشکەوتی وەکو تەلەڤیزۆنیەتە ناویانەوە زانایانی ئەو کاتە بۆ نمونە کەسانی شارەزای ئەو کاتە گلەی لەم ئامێرە ئەکرێ کە ئەڵێ ڕاستە کۆمان ئەکاتەوە لە ژوورێکە بەڵام بێدەنگمانەکە بێدەنگی کردوین چکە پێشتر ئێمە قسەمان ئەکرد لە شەوچەرەکانە بەسەرهاتمان ئەگێڕایەوە یاریە کوردەواریەکانمان ئەکرد بەڵام ئەمە هات ئێمەی وای لێ کرد بێدەنگی کردین هەرچەند کۆی کردینەوە وردە وردەم پێشکەوتنە وای لێ هاو کە ئێستا ئێمەتیاین بە ئامێری پێشکەوتوتر بە شێوازی جیاوازتر وای لێ کردین نەک کۆمانەکاتەوە لە ناو خێزانەکەی خۆتا دوور دەخاتەوە بۆ منە هەر لەو ماڵی کەتیایە ئەژیب کە خێزان دوو جۆر خێزانمان هەیە خێزانی گەورەمان هەیە کە بریتە لە دایک و باوک و خوشک و براو نەنک و باپیر کە ئێستا بەداخەوە لە ناو ئێمە نەنک و باپیر کەم بۆتەوە بە حکمی ئەوەی کە ئینسان زۆر مەشغوڵ بۆ مەشغەڵەتی بۆ دروست بۆ کارەکانی زیاتر بووە ئەمە کەمتر ئەبینرێ بەڵام پێشتر ئەم نەنک و باپیرە ڕێزێکی تایبەتیان هەبوو عنی قدوەی ماڵەکە بوون خێزانی بچوو کە بریتە لە دایک و باوک و خوشک و برا هەر ئەم خێزانانن وایان کردووە کە هەر یەکە و ژوورێکیان هەبێ گۆشەگیر بێ بۆ خۆی بڕوا ئیشی خۆی بکە مۆبایلێکی پێ بۆ نمونە ئایپاتێکی پێ خەتی پێ لە ژوورەکەی خۆیان هیچ باکی بەوە نییە دایکی لە تەلەفۆنی بۆ کا بۆ سەرۆرە نانەکە بخۆ یعنی نەکاتی نانخواردنیان هەیە نەکاتی دانیشتنیان هەیە ینی هیچ کاتێکیان نەماوە بۆ ئەوەی کە لەناو خودی خۆیانە تەلەفۆن ئەڵە دایکە پەرداخی ئەو بە تەلەفۆن پێی ئەڵێ بەڵام من زۆر خێزان ینی پێم ئەڵێن بە تەلەفۆنی بۆکەین وەرە بەڵام کاتی خۆی وانە بووە سێ ژەمی نانخواردن خوراوە لە کاتی خۆیە بە تەندروستیش کراوە لە کاتی خۆشیان خوراوە بەڵام ئێستاکە سعات و نانەخوای کە سعات و نانەخوای کە سعات 12 و داوای دلیڤەریەکە ئەگەر بۆشینەکەی مناڵتە بۆینەکەی ینی ئەیکا بە فەرتۆنە نامرتاح حەبیت بەڵام ئەمە کارێکی باش نییە بۆ تۆ کە لەسەر سفرێ خێزان بریتە لەوەی کە دایک و باوک ئەم پەیوەندی ڕابگرن یعنی ئەمە لەسەر دایک و باوکە خاتولانە بە خاڵی یەکەم ئەوەیە خێزانە بێ دایک و باوک کوی بکاتەوە مناڵەکانی کۆ بکاتەوە هەفتەی جارێ قسەیان بۆ بکە باشە بابەتێک بۆ خۆیان بابەتێکی کۆمەڵایەتی باس بکەن سفرە ئێواران سفرە کۆ بکەنەوە یعنی لەسەر سفرە کۆ ببنەوە بڕوا بکە ئەو کۆبوونەوەی سەر و سفرێ زۆر مهمە بۆ مناڵ کە کاریگەری زۆر باشی ئەبێ لەسەر تەندروستی و لەسەر مێشکی مناڵ بۆ خۆشمان باشە کە ئێمە بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەمە بکەین بەڵام ئەگەر لەمە دەرچوو يعني سلبياتەکانی زیاکەن ئەمە خاڵی ینی بابەتێکە بابەتی دوم بە کۆمەڵایەتی بوونی دوای خێزانی خۆمان کە ئەچێتە ئەوەی کە ئەمەش هەر بابەتێک کە تۆ ناتوانانی لەو کەسانە بە دووربی وەک چۆن ناتوانین لە خێزان و خوشکی خۆت بە دووربی لە بابەتە کۆمەڵایەتەکان ئەمەش هەروایە بریتە لە نەنک و باپیر و پور و مام و خاڵ و ئەمانە کە ئەمەش پەیوەستن بە ژیانی تۆ ناکرێ خۆتیان لێ بە دوورکەی ئەمەش خاڵێکە لەوەی کە ئەبێ بەردەوام پەیوەندی تەبێ لەگەڵیان باشە کاتێ ئەماڵین پەیوەندیمان هەبێ ئەم پەیوەندی بێ چۆن بێ نابێت
ئێمە ئەم سەردانانەوا لێ بکەین ینی دەربچێت لە سنوور سەردانیش ینی سنووری خۆی هەیە و یاسا و ڕێسای خۆی هەیە زۆر جار با خوشکیشت بێت تۆ نابێ ینی ئەوەندە ئیزعاجێکی ئەوەندە سەردانی بکەی بەڕاستی تووشی حاڵەتێکی بکە حتا لە ناو ماڵی خۆتە مناڵ بۆی نییە بەبێ ئەوەی کە تەقل لە دەرگان نیال بۆ ژووری دایک و باوکی بۆی نێبچێتە ژوورەوە منیش ئەبێ کاتێک کە چوومە ژووری کوڕەکەم یا کچەکەمە بە تەقل لە دەرگا بم ڕەنگە خەڵک لای سیر بێ بەڵام ئەمە شتێکە ئادابێک کە ئەبێ ئەم ئادابانە بەتایبەتی تر لە جژنە ئێمە کە ئەڵێن جژن ئەوەیە کە تۆ مناڵەکەت فێری ئەوکە بیبی بۆ مزگەوت ئەوە لایەنە دینەکەی مامۆستا زیاتر ئەوواکە بیبیتە مزگەوت پێی ئاشناکی جژن چییە لە چیوە هاتۆ جژنی قوربان ئەم قوربانیە یعنی چی خەڵک بۆ قوربانی ئەکا یعنی ئێستا مناڵمان نازانێت ئەوە لەسەر قسەی تۆ خاتون ببرە دواتر گەڕێمە وڵات مامۆستا یعنی مناڵی ئێمە لەوانەیە بزانێت دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ڕەمەزان ئەو لەبەرەوەی کە تۆ 30 ڕۆژ بە ڕۆژۆ بی مناڵ لە ماڵەوە ئاگای لێتە خۆی لەگەڵ تا بە ڕۆژۆ ئەزانێت دوای ئەمە جەژنێکەیە بەڵام من هەر کوڕەکەی خۆم پرسیاری کرد دایکە بۆ جەژنی قوربان چییە چۆنە بۆ ناونراوە جەژنی قوربان یعنی مناڵی ئێمە ئێستا تا چەند شارەزاییان لەو مناسبە و لەو جەژنە دینیانەیە هەیە لە ڕاستیە خاتون بابەتی مەسەلەی جەژنەکان هەر دوو جەژنمان کە لە ئیسلامە هەیە کە بریتە لە جەژنی ڕەمەزان و لە جەژنی قوربان ئەم دوو جەژنە هەردووکیان بە شوێن ڕوکنێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە دێت جەژنی ڕەمەزان ماوەی مانگێک لە خولێکایت لە خولێکای بە ڕۆژوو بوون و شەوانی قەدر و پەرستشەکان ئەنجامەدەیت و ئیتر هاچوونی مزگەوت و تەراویح و ئەو شتان ئەنجامەدرێت وەک چۆن ئینسان بڕوا ماوەی مانگێ دەورەیەک ببینێ دواتر ئەڕوا چۆنەڵێ مناسبەیەکی بۆ سازەکرێت بۆ ئەوەی بڕوانامەیەکی ڕێز لێنان وەرگرێت ئەم جەژنی ڕەمەزانە بە شوێن ئەو ڕوکنایدێت بە شوێن ئەو ڕوکنایدێت و بڕوانامەیە کە وەریەگری خۆشوبینەکە دەریێبڕی لە دوای ئەنجامدانی ئەم ڕوکنە جەژنی قوربان دوای ئەنجامدانی فەریزەی حەجە کە ڕوکنێک لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەنجامەدرێت لە هەمان کاتیژە شعیرەیەکی تری تیا ئەنجامەدرێت کە بریتە لە قوربانیکردن و ئەو کە ئەگەڕێتەوە بۆ سنەتی باوکی پێغەمبەران ئیبراهیم پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهیمو الصەلاة وەسەلام لەگەڵ حەزەتی ئیسماعیلا کە چۆن نمونەی باوکێک کە خاوەنی دڵێکی سەلیم و ڕاستگۆ بێ کە لەگەڵ خوای خۆیان ئەو ئەحد و بەڵێنەی کە لەگەڵ خوای خۆیان کردوێتی ئەنجامی ئەدا و نمونەی کوڕێکی گوێڕایەڵ کە ئامادە بێ کە ئەگەر گیانیشی ببەخشێ لە پێناوی خوادا هیچ لاریەک ئەم لاولایەک نەکا لە قسەی باوکی هیچ پێچ و پەنایەک نەکا و بیانویەک نەدۆزێتەوە لە قسەی باوکی بڵێ بخوا ئەوەی تۆ بینیوتە ئەوەی تۆ ئێڵی توانە من گوێڕایەڵیت ناکەم نە بە پێچەوانەوە دڵێکی سەلیم ئەولادێکی گوێڕایەڵ ئیطاع بوون و تەسلیم بوون بە ئەمر و بە فەرمانێکی خوای بۆیە خوای گەورەش بە پاداشێکی وایەن ئەداتەوە کە قەد صەدەقتە الرؤیا بە ئیبراهیم پێغەمبەر فەرمێ ئەوە تۆ لەگەڵ خەوەکەی خۆت لەگەڵ بەڵێنەکەی خۆت لەگەڵ عەهد و ئینەکەی خۆت ڕاستت کرد و ئینەکەی خۆت گیان بەجێگە بۆیە وەفەدەیناه بذبح عظیم خوای گەورە بەرانێک ئەنێرێ بۆ ئەوەی لە جیاتی حەزەتی ئیسماعیل سەر ببڕێت و حەزەتی ئیسماعیل لەوە ڕزگاری ببێ بۆیە موسڵمانانیش کاتێکە قوربانی ئەنجامەدەن یەکەم ئەو سنەتەیە زیندوویەکەن و دووەم وە لە ئیسلامیژا پاداشێکی تایبەت بە خۆی هەیە قوربانی کردن ئەوجا ئەم دوو جەژنە لەگەڵەوەی کە بۆنەیەکی دینین لە هەمان کاتیشا بۆنەیەکی ترن بۆ نوێبوونەوە و سەر لە نوێ دروستبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئێمە کاتێکە باس لە مەسەلەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەکەین خوای گەورە فەرمێکی یا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم ئەوەیان بۆ خۆتەیتر لە پێش هەڕووە کاتە هەموو مرۆڤایەتی بە مسلمان و بە غەیرە مسلمانەوە بە مسلمان و بە غەیری مسلمانەوە إنا خلقناكم من ذكر وأنثى لدو ڕەگەزی نێرومی بۆچی وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بە چەند تیرە و قەبیلە و هۆزە و فلان عەشیرەتە ئەوە خەڵقی فلانە شوێنە ئەوە خەڵقی فلانە دێ فلانە شوێن لە شوێنە کاسێرەکەی لە ئێستا لە گەڕێکێکی سلێمانیە دراوسێکانت قەرار نییە هەمووی خەڵقی ئەو دێ بن کە تۆ لێی هاتووە مەلادەیەک نییە ئەمە شارێکە گەڕەکەکە دراوسەکان بزانە هەر ماڵی خەڵقی چ مەنتیقەیەکە لتعارفوا بۆ یەک بناس بۆ ئەم یەکتر ناسینە ئەوە عەشیرەتەوە جافە ئەوە گۆرانە ئەوە مەسەلا هەورامیە ئەوە عەرەبە ئەوە خەڵقی بادینانە ئەوە کوێ وەی لە ئاخری سەرەکەی
ئەم یەکترناسینە لە نێوانی هەموو لایەکمانە بەرقەرارە داخوای پەروەردگار. دواتر ئەوەی ئەمێنێتەوە بۆ خۆت، خوای گەورە فەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، و بابەتێکە وابەستەیە بە خودی خۆتەوە، بەڵام ئەمەیان بۆ کۆمەلگایە و بۆ گشتیە. بۆیە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە لەسەر ئەساسی خێزان وەکو شنۆخان باسی کرد کە بریتیە لە هاوسەرەکەت، لە دایک، لە باوک، لە باپیر و لەنک و لە برا و لە خوشک و لە مناڵەکان و ئیلی ئاخری لەم چوارچێوە خێزانەی کە بێتەوە. دواتر پەل ئەهاوێژێ بۆ دەرەوە، پەل ئەهاوێژێ بۆ دەرەوە، چونکە لە ڕاستیە ئەساسی خزمایەتی و کەسایەتیەکان لەسەر سێ بنەمایە. بنەمایەکیان بریتیە لە نەسەبیەکان، ئەوە برایەتی، ئەوە خوشتیەتی، ئەوە ئامۆزایەتی، ئەوە ئەمە نەسەبیە، ئەمە نەسەبیە، ئەمە نەگۆڕە. برایەک برایەتەوە، برایەتەوە، ئەمە نەگۆڕە. جۆرێکی تر هەیە لە ئیسلاما کە بریتیە لە مەسەلەی شیر خواردن کە ئەمە بەداخەوە ئێستەوای لێ هاتووە، ئەمەیان کاڵ بۆتەوە، چونکە کاتی خۆی زوو لە سەرەتای ئیسلام و مێژووی مرۆڤایەتیوانە کە ئافرەتانی پێشینە شیریان داوە بە مناڵەکانی تر، بەو شیر پێدانە بۆتە کوڕێکی شیری ئەو، کچێکی شیری ئەو، یعنی خزمایەتیەک عیلاقە و دروست بووە لە ڕێگای ئەم شیرۆ کە ئەمە نەماوە، هەم شیردانەکە کەم بۆتەوە و هەم بەڕاستی ژوای لێ هاتووە ماشەڵڵا شیری قوتو وای کردووە ئەسڵەن خاتونەکان هەر شیری خۆیان نادەن بە مناڵەکانیشیان، شیرە سروشتێکی خۆیان نادەن بە مناڵەکانیشیان، شیری قوتو وای کردووە کە ئەویشێ نەهێشتووە. ئەمە لایەکان کە ئەمە کاڵ بۆتەوە زۆر کەم ماوەتەوە. خاڵێکی تریان هەیە کە بریتیە لە مەسەلەی هاوسەرگیریەکان. هاوسەرگیریەکان خوای گەورە فەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. كابن كثير رضا ورحمتي خوای لێبێ ئەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة، يعني سۆز و مەحەبەت و خۆشەویستی و بەزەی لە نێوانی دوو بنەماڵایە دروستەکە. بنەماڵەیەک یەکتر ناناسن، سیرەکەی بەهۆی ژن و ژنخوازیەوە بوون بە خزمی یەکتری. دوو تایفە بەهۆی ژن و ژنخوازیەوە تێکەڵیان دروست بووە. کابرا سیرەکەی خەڵقی لانەی خەڵقی منتقەی هەولێر بێ لەگەڵ خەڵقێکی سلێمانیا بوون بە ژن و ژنخوازی یەکتری، لە خۆشی یەکترا بەیەکۆن، لە نەخۆشی یەکترا بەیەکۆن، لە بۆنە کۆمەڵایەتەکانە بە یەکتریەوەن و ئەینەکان. ئەمەش جۆرێکی ترە لە ئینەکان. ئەوجار ئەم عیلاقە کۆمەڵایەتیە کە بریتیە لە بەڕاستی کاڵ بۆتەوە لە ناومانە، کاڵ بۆتەوە لە ناومانە، وردە وردە وای لێ هاتووە کە بەداخەوە تۆڕی کۆمەڵایەتی وەکو شنۆخان باسی تەلەڤیزیۆنی کرد، بەڵام نە تەلەڤیزیۆن، ئێستا تەلەڤیزیۆنیش کاڵ بۆتەوە، ئێستا تەلەڤیزیۆنیش کاڵ بۆتەوە بۆتە سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی. ئەم تۆڕی کۆمەڵایەتیە ناونراوە تۆڕی کۆمەڵایەتی، ناونراوە تۆڕی کۆمەڵایەتی، بەس ئێمە هێشتا ئەویشمانە پێچەوانەکەی بەکارهێناوە. باش ئەمە مەسا ئەگەڕێمە وڵات خاتوشنە باست لەوە کرد کە هاتوچۆ و خزمایەتی و لە بینی خوشک و برا و کەس و کار و بەڵام ئێستا وای لێ هاتووە ئەمیشا دەوترێت کە تۆ میوانێکە دێت هەر کە سەلام عەلیکە کا یەکسەر داوای پاسوەردی ئینتەرنێتەکەکە، یعنی جاری وایە تۆ دانیشتووی میوانت هەیە دووسێ ئایلە بەیەک کۆبوونەتەوە هەرێکە لە سوچێکا مۆبایلەکەی بەدەستەوەیە و یعنی کەس قسە ناکات لەگەڵ خێزانەکەی بێدەنگ کردووە، خێزانەکەی بێدەنگ کردووە، یعنی ئەمەش جارێکی تر بۆ خۆی ئەبێتەوە بەکێشە خۆڕەنگە هاتوچۆکە هەر هەبێ بەڵام گەرم و گوڕیەکەی وەکو جاران نەبێ. خۆی ئێزانی چی ئەو حب و حەنانەی کە جاران هەبووە ڕاست ئەگەر هاتوچۆش هەبێ ئێستا بەو جۆرە نەماوە. وەک تۆ ئەڵێی کە داوای ئەوە ئەکات بۆ مۆبایلەکەی پاسوەردەکەی کە مۆبایلەکەی چەنێکە، ئەمە قسەیەکە زۆر جارمە دووبارە شەڵێنە داوای بەرماڵ یەکرد بەڵام ئێستا داوای شتێکی تر ئەکات. خۆی فعلەن وایە، بەڵام ئوسلوبی کۆمەڵایەتی، ئوسلوبی بە کۆمەڵایەتی بوون ئەوەیە کە ئێمە هەرێکێکمانەی زانین بچینە هەر شوێنێکەوە نابێ ئەمانە بەکاربێنین مۆبایل. ئەقیچەکە خۆی ئەتوانین ئەگەر بۆ نمونە ئێستا جەژنە لە جەژنە هەر ماڵک و 10 دقەی بۆ دابنین بۆ نمونە 5 دقەی بۆ دابنین نەک لە دەرگاشەوە. من پێم وایە لە دەرگاشەوە یعنی بڵێ وەڵا ئەتخوا نقڵەکە بێنەوە با بڕۆین، ئەوە جەژنە پیرۆزە نییە. لانی کەم تۆ هەر بۆ ماڵێکی 10 دقە دانیشە لە ماڵەکەیە گفتوگۆیە بکەن، هەنێ قسە بکەن، ئێعتیادیە تۆ شیرینیت بۆێنێ بۆ نمونە نقڵەکەت بۆ ئەهێنێ دوو قسەی خۆش ئەەکەی، یعنی تۆ سەبر بگرە لەو کاتەیە کە ئەم چەند سەعاتە قیچەکە بە ئامەت نەبێ، بە ئەم مۆبایلە بەدەستەوە نەبێ لەگەڵ صاحبی ماڵەکەی بن و حتا صاحبی ماڵەکە جاری وهەیە مۆبایلەکەی پێ لە بینی خوشک و براکانە جاری خوشک یە بۆ ماڵی برا هەر بە هەمان شێوە وایە کەسێکی تریە بۆ ینی ئەمە حساب نەکردنە بۆ کەسی بەرامبەر
بە بێدەنگی یعنی بە بێدەنگی من حساب بۆ تۆ ناکەم و تۆ مۆبایل بەکارێنم بەڵام شتێکی باش نییە زۆر خراپە مناڵی یعنی خاتوشنۆ زۆر جارێ ما بینین مەسەلەن کەسێک گێتە ماڵە مناڵەکە پرسیارە کاڵە دایکە ئەوە کێ لە کاتێکا کەسێکی زۆر نزیکی خۆتە ئەبێ ئەو مناڵە ئامۆزازای خۆی نەناسێ من توێتی من چوومەتە ماڵی خوشکەکەم مناڵەکەمی نەناسیوە توێتی ئەوە کێ هاتووە مناڵەکانی بێکۆ دانیشن هەرێکیان مەشغوڵی مۆبایلە ئەوە یاری بێکەوە بکەن تعارفێک بکەن یەک بناسن. من لە سەرەتاوە خاتولانە باسم کرد ئەگەر خێزان دایک و باوک ئەم پەیوەندیە ڕابگرێ لە بینی مناڵەکانیە ڕۆژی جەژن چییە؟ تۆ بەیانی زوو هەڵستی خانمەکانە هەڵستن چێشتێکی خۆش لێنێن هەیەڵە جا خۆ من چێژ ناکەم من لی نانم با نەشی خۆی لینێ وەکو عرفێک خۆ من دین یعنی هین ناکە عرف لێ داواکە عرفێکی کۆمەڵایەتی کوردەواریە ئەو ڕۆژە گۆش لێنێ برنج لێنێ سفرەکە بڕازێنەرەوە تا هاوسەرت و مناڵەکان لە مزگەوت دێنەوە جژنە پیرۆزە یەکتری بکەن ئەم لاولە یەکتری ماچکەن گردن یەکتری ئازاکەن دوای ئەوە سەردانی دراوسەکان بکەن سەردانی خزم بکەن ئەمە تۆ مناڵەکە وایلەکەی پرسیاری بۆ دروستە بێ ئەمە ڕۆژێکی خۆشە تۆ جژنانی ئەیتێ من ئێستش بیرم ناچێ مناڵ بووم مامێکم هەبوو خۆعافیکە هەموو جژنێک ئەموو خۆزگە جژن جزووە هات ئەنو بۆ عالم لەبەری مامە عەلیم پارەی بۆ دانام مامە عوسمانم پارەی بۆ دانام ئێستا جژنانەمێت خۆ پێویستم پێ و باوکشم دەڵەمەند بوو مامۆستا ئازانێ ئێستا ئەڵێن ئەو جژنانەیەش کاڵبۆتەوە ئێستا من یەک شت ئەڵێم ئێستا من تاقانی حەو برام پور ماشەڵڵا برازا ئۆم زۆرە و تو ما بێ جێگریم وەکو مامم بم هەموو جژنەکان جژنانە بم بە برازاکانم بۆی کە سبێنە مردم بڵێن وەڵا پورێکمان هەبوو هەموو جژنێک هاو جژنانی ئەیینێ ئەزای تا چەند گەورەش بی مامۆستا و جژنانەی هەر خۆشەکە لە لایەکێکەوە لای دایک و باوک و ئانەوەرێک بەڵێ بێگومان جەژن لە ڕۆدینیەکەی بەدیوەکان ڕۆ کۆمەڵایەتەکەی تریشی بەدیوەکەی ترا چۆن ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانەی بەهێزە کرد لە ڕابردووە بۆچی ئێستا ئاوای کاڵ کردەوە هەر زوو لە سەردەمی باو باپیرانی ئێمە لە مزگەوت بە کۆی گشتی نانی جەژنیان نەخوارد هەر کەسە و لە ماڵی خۆیان هەچێکی هەبوایە قاپێسینی شتێکیانە بر ئەیان بر لە مزگەوت بەیەکەوە ئەیان خوارد تقریبا چێشتی مجەوەر شتێکی لەو شتێکە زۆر تێکەڵ بێ ئەڵێ چێشتی مجەوەر لەوانەیە نییە کابرا لەوانەیە برنجی بوو بێ زۆر دەوڵەمەند بوو بێ برنجی بوو بێ ئەگەر بووە لەوانەیە ساوەرێکی بوو بێ لەوانەیە پەڕشەیەکی بووێ لەوانەیە تاگا بە مەسەلەی ترخێنە و دۆکڵی و چێشتەکانی ئەو کات کوردەواریانەی ئەو کات و سەردەمانە هەمویان هەر یەکە و لە ئاچ خۆیان و چیان هەبوو بێ بردویانە بە یەکۆ خواردویانە و ئەیتر محەبەت و خۆشەویستیان دوای ئەویشە بەمۆ نەوەستاون هەستاون سەردانی یەکتریشیان کردووە سەردانی یەکتریشیان کردووە نەوەی سەردانەکەی لە دەرگاکەوە تەق لە دەرگاکەدا نقلەکە بێنە وەڵام ماڵتان ئاوا بێخوا فریان ناکەوین ئەڕێ بەخوا مامۆستا لە هەنێک گەڕەکە ئەو تەقتەقەش نەماوە بەخوا یان هەر دەرگا ناکەنەوە بازێ ماڵ خۆیان هەر دەرگا ناکەن فعلا بەداخەوە هەندێک خەڵکیشمان هەیە یعنی بەقتووە نقلەکە لەبەر دەرگاکە وەستاوە کەس میوانەکە بچێت لە دەرگاکە نقلەکە هەڵگرێ و بڕوات کە ئەمە دابوو نەریتە کۆمەڵایەتیەکانی کاڵ کردوێتەوە نەیهێشتووە یا سیرەکەی ئەمە سوشیال میدیا و مۆبایلەکانی دەستمان و ئەمانە هەموویمان کردکردێتە لە وڵا نامەیەکی جژنە پیرۆزەم بۆ نرد زۆر لەسەر ڕاب بە تەلەفۆن وخا تەلەفۆنێکم بۆ کرد جژنە پیرۆزەیەکم لێ کرد ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی نییە ئەو پێی ناوترێ پەیوەندی کۆمەڵایەتی من بەش بە حاڵی خۆم سیرەکەم با لێوە دەست پێکەم لە مزگەوت خەڵقی مزگەوت هەبینم لە مزگەوت خەڵقی مزگەوت هەبینم مناڵەکانی خۆم لەوانەیە هەمووی سەعاتێ بێ لە ماڵ دوور کەوت بێت بوو لە مناڵەکانی خۆم کە دێمەوە ماڵەوە بەر لەوەی بڕۆمە سەر سفرە بۆی نانی جەژن بخورێت کە بەڕاستی یەکێک لە خۆشیەکانی جەژن ئەو نانی جەژنێ ڕێک یەکەیەکەم لەو لای مناڵەکانم ماچەکەم یەکەیەکەم لەو لای ماچە خۆمی سەعاتێک نابێت لێیان دوور کەوت بەڵام بۆی ئەم مناڵە هەستکە ئەم جەژنە تایبەتە ئەم ڕۆژە تایبەتە دواتر ئەو نانی جەژنەی کە ئامادەیە کرێتر فاسۆلیا و قەیسی و تاگا بە برنج و تاگا بە قەرە خەرمان و تاگا ئەو گۆشتانەی کە هەبێت کە خوای گەورە هەرچێکی دابێ و بخورێ لەسەر سفرێ پێکەوە ئەمجا دواییتە سەر باسی جەژنانەکە هەتا ئێستەیشی لەگەڵا بێ من ئەو نەریتی جەژنانەیەم تەرک نەکردووە لە ناو ماڵ و مناڵەکەی خۆمە تا ئێستەیشی لەگەڵا بێت بە مناڵی خۆم وەکو شنۆخان باسی کرد مناڵ بووم هەندێک میوانمانە
لە خۆشییانەمانەزانی چکە بەخوا ئێستەوە فڵان کەس جەژنانە ئەم جەژنە چەندەمان ئەشوازایی کێکەممانات زۆرمان بە ئێستایشەوە ئەم نەریتەم لە ناو ماڵ و مناڵەکەی خۆما تەرک نەکردووە دوای ئەوەی کە نانی جەژنەکەم خوارد یەکەم شتێک بیری لەکەمەوە جەژنانە بدەم بە مناڵەکانم خۆی گەورە تویان بۆ بێڵێ بەس حەق بۆ ئەو نەریتە بێنێتە ناو بەرنامەشەوە خاتوشنەوە مامۆستا گلەی بێ بوو خۆی بە میوانەکان بێ قەزابیە وەکو نەریتێک یعنی ئەمە شەرەک و کچەکانی خۆ ئەبوو بەڕاستیەوە گلەی بێ لەم بەرنامە بەڵێ بە هاوسەرەکەمێتە بە مناڵەکانی هاوسەرەکەم چەند 30 ساڵە پێکڕین بەڵام تا ئێستا جەژنێک نەبووە جەژنانەکەی نەدەمێ ئیتر بەپێی بار و زروفەکان ڕاست لەوانەیە زروفێک بوو بێ نەبوونی و نەدارایی بێ ڕەنگە کەمم پێدا بەڵام زروفێکیشەوە باشتر بووە هەر خۆش بووە تەنانەت ئەو کاتانەی کە من قەدەر وا بۆ دووسێ جەژنی قوربان وا ڕێکەوتووە لە دەرەوەی وڵات بم لە سەفەری حەجا بم لە سەفری میسرا بووم لەوانە بڕوات هەبێ نانەکەی جەژنم نەخواردووە حتا تەلەفۆنم بۆ مناڵەکان و بۆ دایکی مناڵەکان نەکردبێ یەکەیەکە جەژنە پیرۆزەم لێ نەکرد بێت و دواتریش قەرەبووی جەژنە پیرۆزەکەم جەژنانەکەم هەر بۆ کردوونەتەوە ئەوە نەفەوتاوە ئەمجا دوای ئەوە هەستاوم بەچی بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ماڵی دایکمەوە تا ماڵی برا تا ماڵی خوشک تا ماڵی پور تا ماڵی ئامۆزا تا ماڵی ئاوەڵزاوە تا ماڵی خزمەکانی تر ئەوەندەی کە مەجال بوو بێت لەو چەند ڕۆژە بیرم لەوە کردەوە لەمانە بەودە زائیدەن مەسەلا هەبووە نەخۆش بووە هەبووە جاری وایە نیگەرانی لەگەڵ کەسێکی تر هەبووە جەژن ببێتە هۆکاری ئاشتەوایی و خۆشی دەربڕین بۆ یەکتریانە ئەمانم هەمووی تا ئەوەندەی توانی بێتم بیرم لەمانە کردێتەوە بێگومان من چۆن چوون بۆ ماڵی خەڵکیش ئاوا هاتێتەوە بۆ ماڵی من کە یەکێک لە عینەکانژی عادەتەن چی بووە دوایی وەختی وا بۆ بەیانی ڕۆشتم تا نیوەڕۆ هاتوومەتەوە دەستم کردەوە بە گیرفان مەزان چەند دنە گونقڵم پێ یعنی ئەوەندە ماڵچی دوانی وەڕۆ وەجبەیەکی تر دەستم پێ چەندیشی خواردووە وەڵا خواردنەکان بەخوا زۆر ناوێری ئەکرێت چرە سات و شتە خورێ جاری وایە ئاوێگە خورێ چایەگە خورێ لە ماڵەکە بەڵام من بۆ خۆم دژی ئەو جۆرە جەژنە پیرۆزەیەم کە لە دەرگاکەوە سەلام عەلەیکم نقڵەکە هەڵگرە بڕۆ من لەگەڵ ئەوانیم و ئەوەش پەیوەندی کۆمەڵایەتی ئەسڵەن بەهێز ناکە ئەسڵەن پەیوەندی کۆمەڵایەتیەکان خەریکە هەر بەو کاڵبوونەوەی ئەڕۆ هەر بەو کاڵبوونەوەی ڕۆ بۆیە ئێمە مزگەوت کۆمان ئەکاتەوە شوێنە بۆنە ئاینیەکان کۆمان ئەکاتەوە مەجالیسە کۆمەڵایەتەکان و دانیشتنە کۆمەڵایەتەکان کۆمان ئەکاتەوە ئەوسا باو باپیرانی ئێمە دائەنیشتن ئەڕۆشتن سەردانی یەکتریانە کرد بە تایبەتی دێودی ئەڕۆشتن سەردانی یەکتریانە کرد شەو نشینیان ئەکرد لەگەڵێتەیە شەوچەرەیاندا ئەنا قسەی خۆشیانە کرد و سەرگوزشتەی ڕابردویان ئەگەڕایەوە هەر یەکەی لەوانە دنیا یەک سەرگوزشتەی خۆشی لەلا بۆ ئەیان گەڕاوە بۆ یەکتری بڕوات بێ ئێستا جاری وایە چین بۆ ماڵەکە کورە لەنا ماڵی خۆمانانەیە یعنی وای کردووە مۆبایل بۆتە ڤایرۆسێک بۆتە تێکدەرێکی چوارچێوە کۆمەڵایەتەکان شێواندوێتی بەسەرێک باش دەست خۆش مامۆستا ئێمە کۆمەڵێک لە دوانی هاوڵاتیانمان هەیە بە ئەوانش لەگەڵمان بەشدار بن لە بەرنامەکە بزانین ئەوان لەسەر ئەم بابەتە چیاڵێن بەڵای عزیزان لە دوانی ئەو هاوڵاتیانە وەرەگرین بزانین لەسەر کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوان چی دەڵێن بێکۆ بینەر دەبین دواتر لەگەڵتان بەردەوامە بین فەرموون. طبعا ئەمە بە بەرچاومان هەیە ئێستا و دیاردەیە هەر بەر و داڕوخان و نەمانەچێ بەداخەوە جاران کە مناسەبەتان دروستە بوو جەژن یان کاسە دراوسیە بوو یعنی حتا ئەو نانی دروستەکەی بر بۆ 34 دراوسی خۆی اینجا وەفا هەبوو ڕازگۆیی هەبوو ئەخلاق هەبوو ئەم پارەیەوەنە دەوری نەبوو حیات نێرجسی بوو دەروێشانە بوو حیات بەڵام بەداخەوە ئێستا برا بە ساڵ ماڵی خوشی خۆی نبینێ ئەمە بابگرن بۆ دیسان بارە دینیەکە ئەی سیلی ڕەحم لە کوێیە کە قورئان باسێکا خۆی گەورە باسی سیلی ڕەحمەکە ئەم سیلی ڕەحمە لە کوێیە کابرا چێ بۆ نوێژ لە پێشەم کەسێکە بەڵام سەردانی خوشێکی ناکەن نەخۆشە بە ساڵێ نایبینێ
وڵی من عمرێکم کردووە دیومە زمانی زووتر لە 50 کانیشا یعنی کۆمەڵایەتی زۆر پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگ بوو، یعنی خەڵک گرنگی پێ ئەدا نەک هەر براوشت هەر ئەوە بیوتای قەومە بەحاڵ بەسەرێکی بگەشتایی و قەومە خۆی هینی ئەو بنەماڵە ئەزانی ئاوا بوو. جا ئێستا وردە وردە کاڵ بۆ تۆ ئەم شتە من بووە دوو هۆی گێڕمەوە. یەکەم خەڵک ئەو کاتە فەقیر بوو ڕاستیەکە، یعنی لە ڕووی زانستی و لە ڕووی دڵ و دەرونی هینۆ فەقیر بوو کە شارەزاوی ینی هینێکی نەبوو، سەقافەتێ بەڕاستی کەم بوو ئەو زەمانە با پێ وەکو ئێستا نەبوو. ئەم ئەلکترۆنی و جیهاز و پیا بۆ موبایل و ڕاگەیاند و ئەمە تەسیرێکی زۆری هەیە بۆ هوشیاری خەڵک و چاوکردنەوەی خەڵک. ئەو کاتە ئەمانە نەبوو، جا خەڵک دڵی فەقیر بوو هیچی نەدی بوو، یەکێ بیوتە مەرحەبا ئیتر لە بیری لێوە تا 2 ساڵ ئەو ئەوە مەرحەبای کرد. بەڕاستی ینی لە کاتی خۆی پێوەندی کۆمەڵاتەکان لە کاتێکی مثلەن لە ئاستێکی زۆر باشە بوون، بەڵام ئێستا ئەو پەیوەندیانە نەماوەن بەڕاستی. ئەوش کۆمەڵێک کۆکار هەیە، مثلەن زیاتر ئینسان لە هەر شوێنەکە بە پێویستی بەوەیە بە هاو کەرامەتی خۆی بپارێزێت. ئێستا بەهۆی سۆشیال میدیاوە، بەهۆی نەقسی کەسایەتیەوە، بەهۆی مداخلاتی خزم و کەس و کار و بەهۆی کۆمەڵێک پرسی گرنگتر کە پێویست ناکە ئەو ئاڵۆز بکرێتەوە، بۆی ئەو مرۆڤ خۆی پارێزێت پێویستەکە خۆی دوور کاتەوە لە کۆمەڵێک شت کە باش نییە بۆ کۆمەڵی خەمە بەڕاستی. هەتا دنیا بەرەو پێشەوە بچێ ئەو عەلاقە ئیجتیماعی کەمە بێتەوانێ. ئێمڕۆ دنیا ئەنتەرنێت و تەکنۆلۆژیایە، ئەمەش کارێکی کردووە کە تۆ لە زیاتەوەی کابرا پرسێتی بچی بۆ سەردان بۆ پرسەکەی بە تەلەفۆنێ لە کۆڵ خۆتیەکەی تەوانێ. بە تەئکید ئەو مەسەلەی پێشکەوتن و تەکنۆلۆژیای کارێکی کردووە کە ئەو عەلاقەتانە بەرەو کەسبوون و کەڵبوونەوە ئاچێ. ئێستا زۆر باشە لە چەند ساڵی داهاتوو، چونکە ڕۆژ بە ڕۆژ ئەو عەلاقەتە کەڵە بێتەوە بەرەو لە ناوچوونەچێت. بەنسبەت دیتنی و نەدیتنی خەڵکی خزمایەتی و ئەو شتانە ئەمە شتێکی ئێستاوای لێ هاتووبووە بە شتێکی ئاسایی، بەڵام هەمووی دەگەڕێتەوە سەر تەکنەلۆژیا و موبایل و ئەنتەرنێت و ئیتر ئەو شتانە خەڵکی مەشغوڵ کردووە و هەم لە دووسێ شت دابڕاندووە، هەم لە مەسەلەی کۆمەڵایەتی، مەسەلەی خزمایەتی، مەسەلەی ئاین، هەندێک کشتی فریاکەوتنی یەکتر بۆکو کۆمەڵایەتی بۆ خەڵک بۆ خەڵمسەمی خزم بۆ خزم یان دراوسێ بۆ دراوسێ یان کەسێک بۆ کەسێک ئەمە سارد بووەتەوە. بەڕاستی سارد بووەتەوە، لای کەم کەس ماوە، هەر زۆر بە کەمی ماوە. من بۆ نمونە لە تازیەک نەبێ زۆر بە کەمی خزمەکانیان یەکتر دەبینن. ئەگەر تازیەک پیا بوو دێن بۆ تازیەکە جا ساڵێکی پێچوو دوی پێچوو مانگێکی پێچوو دێن بۆ تازیەکە لەوێ یەکتر دەبینن چاک و چۆنی و هەتا براو ئامۆزەش. ینی ئەوەم دیتووە زۆر پێچێرە پێشیان دەڵێم لای ئێوە کۆمەڵایەتی زۆر ساردا، ئێوە ئەوە کۆمەڵایەتی ئەوان نابێ، خزمەتی ئەوان نابێ، ئەوان کاکە چی بکەین وەڵا فریان ناکەوی سەردانی یەکتر بکەین. دووبارە ئەسڵاوتان لەبێ ئازانم لەگەڵتان بەرداوامیمان دەبێت. کۆمەڵێک شتی باشیان و ڕوژان ئەو لە دوانەی هاوڵاتیان یەکێک لەوانە خاتوشنۆ گەنجێک باسی لەوە کرد، وتی زۆر جار دوورکەوتنەوە دەبێت بۆ ئەوەی کە لە کێشە بە دووربی. جامن لەسەر ئەوە پرسیارم هەبوو بەڕاستی زۆر جار تێڕوانینی ئێمە وایە فڵانە ماڵ مامۆستا چاویان پیسە ئەگەر بڕۆین دوای قڵپە بینەوە، فڵانە ماڵ دەمیان زمانیان باش نییە قسە ئەهێن و ئەبەن، فڵانە ماڵ توزانە بەو شێوەیە. یعنی تێڕوانینی ئێمە ئێستا وای لێ هاتوو خەڵک بە شێوەیەکی گشتی ئەگەر هاتوچۆ خێزانیەکان کەم کاتەوە بە دوورە بێ لە کێشە. خۆی یە قاعدەیەک هەیە ئەڵێ هەموو کەس بناسا بەس تێکەڵی هەموو کەس مەکە. ئێمە کاتێک کە باسی بابەتە کۆمەڵایەتیەکانەکەین ئەڵێن بڕۆ سەردانی هەموو کەسێ بکە، ئەو سەردانی کردنەش لە سنووری خۆیەتی. ئەگەرنا هەندێک کەس خۆ هەر بە پێی زانست و بە پێی دینیش هەر قسەی لەسەر بکەین، هەندێکە شایانی ئەوە مەرحەباشی بکەیت. لەبەرەوەی زۆر کەس دڵی یەشاندوویە بۆ نمونە شتێکی بەرامبەر کردووی هی ئەوە نییە گەردنی ئازا بکەیت، لەبەرەوەی ئەو هەنگاو نانێ بۆ تۆش ناتوانانی لە بڵی لەبەر خاتری خوا گەردنی ئازاکەم چکە شایانی
نیە ئەمە بابەتێکی ترە بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لەو چاو پێکوتنانە ئەوەیە کە کاسە دراوسێنەوە ڕاستە لەگەڵ مامۆستا بیستە باسی شتێکی گرنگی دراوسێ کە ئەم باس لێو کرد دراوسێمانەیە هەرێک و مەسەلەن نەتەوەیەکە ڕەگەزێکی جیاوازی هەیە ینی بەڵام ئێستا من وای لێ هاتۆ بەڕاستی من نازانم دراوسێکی هۆزێکە چونکە عربە ئەم لاشم عربە تێکەڵیشم لەگەڵ یانە مەرحەباشیانەکەم یعنی هیچ کێشێکی تیان حەقی بەنەتەوە نییە حەقی بەو مامەڵە کۆمەڵایەتیەوە بۆ مامەڵە تەندروستەوە کە تۆ تا چەند لەگەڵ ئەو کەسە ئەیکەی جاران ئەم کاسە دراوسەیە هەبووە یعنی بەبێ دراوسێ نەتوانینان بخوان بڕوا بکە منێکێکیانم کە مناڵ بووم دایکم هەموو جارە ئێواران کە چێشتی خۆشی لێنا دوو قاب ئەم لە ئەولاکە پێ بردمی بۆ فڵان ماڵ بۆ فڵان ماڵ بۆیان بەرە چونکە من بەبێ ئەوان سەریابێ بەتایبەت هەیە خواردن هەیە مامۆستا بۆنەکەی ئەڕوا بە گەڕەکە بڵاوێت بێجگەلەوە ئێستا تۆ بۆ منە ئەگەر بیبەی بۆ دراوسێکت بڕوا بکە خەڵکی وا بۆ توێتی نانی دراوسێن بۆ هاتۆ نەمێرا بخۆمنەوە کاسی هەربێ بەڕاستی ئەم شتانە وای لێ هاتووا بیر ئەکات و بیرکردنەوەی بۆ جۆرەکە مە هاڵەیە کە تۆ دراوسێت بوزانی چۆنە ئەتر پێویست ناکە بەم جۆرە بابەتێکی بۆچی ئەوەنە خاتوشنە بۆ ئەوەنە ناخمان پیس بووە یعنی نەک هەر لە دراوسێ کەسی نزیکی خۆت بۆ نمونە کولیچەیەکت بۆ هێنێ سەد لە ترشیاتێ بۆ هێنێ هەنوینێکە بۆ هێنێ ئەو ناخە پیسە چیە سۆشیال میدیا وای لە تۆ کردووە تۆیەکی بە ئاقارێکی خراپە بردووە ئەوەندە خەڵک دێتە سەر سۆشیال میدیا هەر یەکە بۆ خۆی قسەکە هەر یعنی ئەوەنە قسە کەرمان هەیە گوێگرمان نییە هەرێکە خۆی بۆ بە فەیلسوفێ لەسەر سحر زۆر قسە ئەکرێ ئەمە فڵان کە سحری لێکراوە مەکەن خواردنی ئەوە مەخۆن وامەکە نەچنە ماڵی ئەو وامەکەن ئەمە یعنی ئەمە جۆرێک لە ترس و وەهم لەناو خەڵکیا دروست بووە بە تایبەتی بۆ ئافرەت ئەمە زۆر گرنگە کە لە وەهم و لە مێشکیا دروست بووە کە نەتوانێت هیچ شتێک وەربگرێ کە نەتوانێت بۆ نە خواردنێک یاخود شتێک یا کولیچەیەک یا ئەوە خۆجارانیش بابەتی سەحر و جادو و چاوپیسی ئەم شتانە هەر هەبووە بەڵام ئەوەنە بەربڵاو نەبووە بەربڵاو نەبووە ئێمە ناڵێنێکێک لە هاوڵاتیانە قسێکی جوانی کردی هەتاوەکو علم بەرەو پێش بچێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵترە بێتەوە ڕاستەکە من بە تەلەفۆنێ بۆ نەخۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەنها بریکێنە لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جاری وایە تۆ شۆڕ ئەبێتەوە بۆ گشتگیری ئەوەیە کە تۆ بچیتە پرسەیەکەوە بۆ نمونە خاوەنی بڕوانامەیەکی بەرزە لە پێگەیەکی بەرزایە پرۆفیسۆرە بەڵام دوو تەعزی نەکردووە داوان شکاڵی من ڕەشە هەموڵاتنگم بۆ من مەبەست یعنی ئەم شتانە هەیە تەنها ئەوە نییە تۆ لەمیا خۆکاڵ بکەیتەوە ئەم شێوازە گشتگیری کۆمەڵای بە کۆمەڵایەتی بوون پێویستە کە تەنها لە جەژن و لە بۆنەکانان نەبێت لە پرسەکانیشە هەبێ بڕوا بکە من جاری لە ڕۆژێکا سێ پرسەم کردووە بۆ لەبەری زەڕور بووە بەس زۆر جارە وترێ لە خۆشیە ڕەنگە زۆر چاوت لەوە نەبێ کێ لەگەڵتە بەڵام کاتێ دێتە سەر مەسەلەی ناخۆشی و پرسە و ئەسڵان لە ناخۆشیەکانە چەند کە سەردانی ئەو خۆی لە پرسەکانە زیاتر لە ناخۆشیەکانە ساحێبی پرسە ساحێبی قەزیەکە ئەگای لە تۆی و ئەزانەیە کە تۆ چی هاتۆتە پرسەکەی و کێ ناتۆتە پرسەکەی ئەمە گرنگە ڕاستە لە خۆشیەکانیشا پێویستە بەشدار بێ بەڵام کاتێککە من کەسێک ئەمرێ نەچمە تەعزەکەی بە تەلەفۆنی حالی بکەم بڵێ وەڵاو بۆم نەکراوە مەشغەڵەت نەهێشتە مەشغەڵەتی چی با مەشغەڵەتیش بی تۆ ئەتوانی کاتێک هەردا بنی بچیتە ئەو پرسەی و سەرخۆشیان لێ بکەیت ئەمە هەڵەیە ئێمە بڵێن چونکە ئەو کەسانە وایان لێ هاتووە خۆیان گۆشەگیر بوون حەزیان بە تێکەڵاوبوون نییە حەزیان بە کۆمەڵایەتی بوون نییە بڕوام کە زۆر جارێ سەوای لێ هاتووە لە جەژنەکانە لە بۆنەکانە خەڵگەڵێ بچین بۆ کام وڵات ئەچن بە دەرەوەی وڵات جەژن ناکەن چۆن شتی وابێ یعنی ئەتۆ دوو بچین لە شوێنێک ڕاکەم بۆ تاقەتی میوان تاقەتی ماڵ و ماڵم نییە و کەس نێتە ماڵ نەچمەی شوێنێک بچم لە شوێنێک تا جەژن تەواو بێ فعلاً وایە تاقەتی سەردانی نییە تاقەتی شوێنانی ئێ بچێت لە شوێنێکە گۆشەگیر بێ و مێشکی ئیسراحەت بکات لە بەڕووی زۆر ماندووە و زۆر ئیشی کردو ئێوەی لەو شوێیەکە هەیەی بیباتە سەر نازانێت کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئێمە ئەگەر ئەمانە نەکەین نەوەکانمان بۆ نمونە جیلەکانمان بەرەوکوێ ئەچێ بەڕاستی ئەمە مەترسیدارە بۆ خۆشمان یانی خۆشە ئەمە ئەزانچی دادا خاتوولانە بابەتی بە کۆمەڵایەتی بوون بابەتێکی زۆر گرنگە و زۆریش چێژبەخشە بۆ ئینسان بەداخەوە هەندێک کەس بۆ خۆی ئەم تەبعی نییە هەر حەزی بە کۆمەڵایەتی بوون و بە تێکەڵبوون حتا گاڵتەشی لێ ئەڵێ فڵان کە چۆن نتوانێت ئەوەندە بڕا بۆ ئەم ماڵ و بۆ ئەو ماڵ و بۆ ئەم تەعزیە و بۆ ئەو تەعزیە وازانێ ئەو کەسە یعنی کاتی لە زیایە وازانێ کەسە ئیشی نییە بێ ئیشە بۆ خۆی هەر ئەگەڕێ نا ئەمە کەسێکە پەیوەستە بە خودی کۆمەڵایەتی بوون پەیوەستە بەوەی کە ڕۆژێ تۆش کەسێکت لێ ئەمرێ عزیزێکت لێ ئەمرێ پێویستە بۆیە ئەو بێ بەداخەوە من ئێڵم زۆر جار کەسی دیارمان لە کەناڵەکان و بینیوە کە مردوون لە مزگەوتەکە دوو کەس بەلایەوە بووە
لە پرسەکەیە 10 کەس لەگەڵیا بووە لە ناشنەکەیە نازانم یان ناگاتە 20 کەس 30 کەس بۆ لەبەرەوەی ئەو خۆی کەسایەتیەک بووە بە کۆمەڵایەتی نەبووە کەسێکی کۆمەڵایەتی بوو نەبووە نەچوەتە پرسەوە نەچوەتە سەردانی خەڵکی نەکردووە ئێبێ چاوەڕێی ئەوەش بکەی کە سپێنە تۆش مردی ئازیزێکە مرد ئاوها ڕوبەڕوو باشە مامۆستا باسی گردن ئازادیمان کرد دەبینین هەنێ جار دەوترێ ینی تۆ لە ماوەی 12 مانگە لە ماوەی 11 مانگە کەسێکەیە ئازارتەیە دڵت ئێشێنێ هی ئەوەیە کە تۆ جەژن هات شایانی ئەوەیە تۆ گردن ئازادی لێ بکەی بابەتی ئەم گردن ئازاییە لە ئیسلاما چۆن ناگەر باسێک بابەتی گردن ئازایی خاتولانە بابەتێکە کە کاتێک کە تۆ بە بەرامبەرەکە ئەڵێ گردنی ئازابێ یا با بڵێن جەژنێک بۆ نێگەکەیتە دەستپێکێک بۆ ئەوەی کە بەرامبەرەکەت ببەخشی معنای وایە تۆ ئەو کەسە ئەدەوێت لاپەڕەیەکی تری لەگەڵا هەڵبدەیتەوە ئەو ناحەقێت بەرامبەر کردم ئەو قسەیەت پێوتم ئەو با بڵێن حەقت خواردم ئەو چیت خواردم ئەوە من لەبەر خاتری خوا لەبەر خاتری خوا واز لێ دێنم ئەو عەفو دەکەمەوە گردنی ئازابێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی خۆی لە فەتحی مەکەیە فەرمووی کاتێک کە خەڵک کۆبوونەوە فەرمووی ئێوە چاوەڕێی چیەکەن لە من چی بکەم بەرامبەر بە ئێوە یان ئەخ کەریم وابن ئەخ کەریم معلومە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەنە ناحەقی بەرامبەر کراوە چەنە ئازار و ئەشکەنجەی خۆی و شوێنکەوتۆکانی درابوو تا ئەوەی کە لە شاری مەکەوە دەرنرابوون و ئەو لە مەدینەی شێشتاوازیان لێ نەهێنان ئەو هەموو شەڕ و ئەو هەموو ناحەقیانەی تری کە بەرامبەری کرابوو بەڵام دواتر کاتێک کە دەسەڵاتی بوو بەسەر بەرامبەرەکانیانە ئەوان چاوەڕێکیانە کوتیان ئەخ کەریم وابن ئەخ کەریم برایەک و برازایەکی باشبی لەگەڵمانە فەرمووی دەیمن وەکو چۆن یوسف پێغەمبەر بە براکانی فەرموو ئەوە ئیتر لێتان خۆش بووم لەبەر خاتری خوا ئەو منیش ئێوەم عەفو کرد لەبەر خاتری خوامان جا بۆیە کاتێک کە باس لەمەسەری گردنئازاییەکەی گردنئازایی لە کیەکرێ لە کەسێکە کرێ کە پێشتر ناحەقێکی بەرامبەر کردویت پێشتر ناحەقێکی بەرامبەر کردوی زوڵمێکی لێ کردوی مافێکی خواردووی ئیتر هەر جۆرە شتێکی لە بابەتانە عادەتەن گردنئازایی لەوانەکرێت بەڵام باس لەو کردوە مەساوت پەڕێکی سپی لەگەڵ بەشێک لە بینەرەکانمانە و پرسیاریان لا دروست بێ ئەگەر ئەو دەفتەرە پەڕی سپی پێوە نەمابوو ئەگەر زوڵمەکە ئەوەندە گەورە بوو گوناحبار ئەبی تۆ لە ڕووی دینیەوە کە گردنی ئەو کەسە ئازاد نەکەی ئەزانی دایمە خۆی گردنئازایی لە چیەکرێ لە حەق ناسەکرێ حق کەسێک حەقی شخصی منی ئین کردوێت ئەو حەقی شخصی منە حەقوڵڵا نییە لەسەرەوە نییە کە کابرا نوێژی نەکردووە لەسەرەوە نییە کە کابرا حەڵاڵ و حرامی لێکجیا نەکردووە لەسەرەوە نییە کە کابرا ڕۆژی نەکردووە لەسەر حەق و ناسە حەقێکی منی لەلایە جایتر ئەو حەقە مافی خواردوم قسەی پێوتوم کورە شەڕمان بووە هەرچیەک بووە حەقەکە حەقیوە ئەمێنێتەوە سەرەوەی جارێک عفوت کرد دوو جارت کردووە سێ جار گردنئازایی لەگەڵا کردووە چوار کردوتە پێنج کردوتە کابرای هەر بەردەوام بوو هەر بەردەوام بوو بەخوای تر سنووری خۆی هەیە سنووری خۆی هەیە ناکرێم هەموو جارێم ئەم بەزمە دووبارە بێتەوە بێمە سەر ئەو بابەتی کە ئەو هاوڵاتیانە کە قسەیان لەسەر کۆمەڵک بابەتی زۆر تایبەت و هەستیار کرد پێشکەوتن لەوەدا نییە کە ئینسان پشکاتە لایەنە کۆمەڵایەتیەکان پێشکەوتن لەوەدا نییە بەس ئێمە ئێستاوا هەستەکەین بە پێچەوانەوە ئەو پەڕی ڕجعیەت و ئەو پەڕی دواکەوتنە کە ئەگەر ئینسان واز لە لایەنە کۆمەڵایەتیەکان بێنێ من بۆ خۆم بەپێی ئەوەی کە کوڕە گەورەی ماڵم و لەنێو خوشک و براکانمان گەورەترم و طبیعەتی حاڵش لەبەرەوەی کە من مابۆستای ئاینیم و کەسایەتیەکم تا ڕادەیەک دیارم لە ناو خزم و کەس و بنەماڵە و دۆست و ئەحباب و خۆشەویستەکان ماوانە بە طبیعەتی حاڵ ڕەنگە ئەرکی من قورستر بێ لە هی براکانم ئەرکی من قورسترە لە هی ئامۆزاکانم لە هی خوشکەکانم لە هی زاواکانم لە هی ڕەنگ ئەرکی من قورستر بێ زۆر جار لەوانەیە پێم بوو ترێنیە بەخوا تااقەتی عەجایبەت هەیە ئەگەیت بۆ تەعزیە گەگەیتە شارە زوور ئەگەیتە پێنجێن ئەگەیتە هەڵەبجە ئەگەیتە دەربەنی خان ئەگەیتە فڵان شوێن تا ڕانیە تا هەولێر تا کوێ ئەگەیتە و شوێنان تااقەتی عەجایبەت هەیە کورە تا ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئێمە ژمە چی پێکم وەڵام خۆزگە منیش وەک ئێوە وابوومایە ئەوەندە ئەرکم قورس نەبووە بەڵام بە تەبیعەتی حاڵ ڕەنگە شوێنی من دیارتر بێ لە هی ئەو ڕەنگە کە من چووم ببێتە هۆی ئەوەی کە قەرەبووی ئەوان کاتۆ بەڵام ڕەنگە بە نەچوونەکەی من ئەگەر هەر یەکێ لەوان بچێ نەتوانێت ئەو فەراغە پڕکاتۆ کە جێگای من بێت دووهەم خاتولانە باسی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە
باسی مەسەلەی کاسە دراوسێتی تیاکرا ئەم کاسە دراوسێتی چەند خۆشەویستی دروستەکە لە نێوانی ئەم کەسانە هەر ئەم شنۆخانێکی ئێستێمەوەین بێکۆ ماڵمان ئەوە بەرامبەر یەک بوو لە ئۆردوگای شانەدەری لە ساڵەکانی بەڵێ لە ساڵەکانی هەشتاکان ئەمە زەم نییە ئەمە زەم نییە ئەمە علاقە کۆمەڵایەتەکانی خۆمانە لەبینی خۆمانە کەس نایبینێ باوکی شنۆخان و باوکی من دایمە چەند بەیەکەوە بوون دایکی من و دایکی ئەم شنۆخانە چەند بەیەکەوە بوون ئێستاش دایکی من و دایکی ئەم شنۆخانە ئەوەندە وابەستە یەکتر و ئەوەندە عیلاقیان خۆشە پێکەوە بە یەکتر و عیلاقیان خۆشە ڕەبجە یعنی هەموو جارە مناڵەکانی خۆمان پێمانەڵێن ئەڵێن ئەوە پورمانە ئەوە خوشکەکەتە ئەڵێن ئەوە خوشکەکەتە تەلەفۆنەکای ئەوە خوشکەکەتە هەواڵ دەپرسێ لادمە ساڵی ئەم ساڵ بەهۆی نەشارگەریە کۆم چوون بۆ کوردستانی ڕۆژهەڵات بۆ لای دکتۆر بووم لە شارە لە شارەکانی ئێران دایکمان بردبوو قەدەر وا بوو ئیتر لە سوشیال میدیا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕسمێکم دانابوو بڕواکەی ئەو دقیقە ڕسمەکەم دانا یەکەم کەسێک کە تەلەفۆنێکی بۆ کردم دایکی ئەم بوو دەستی کرد بە گریان کە دایکمەوە حاڵی بۆ کە بردوومەوە کە نەیزانیوە وەکو خوشک وا بوون ئێستا هەموو مناڵەکانی ئێمە بە دایک ئەڵێنەوە خوشکەکەتە تەلەفۆنەکە ئەوە هەواڵ دەپرسێ یا ئەوە وتوێ یەم بۆ لات بۆ ماڵەوە یا تۆ ئەچی بۆ لای بۆ ماڵەوە تر یعنی ئەوەندە لە کاتی خۆشیە ئەوەندە عیلاقەکەمان بەو جۆرە بووە بڕوات بێ کە نانیانە کرد لە یاتمە ئەو کات نانیانە کرد لە ئەگەر ماڵی ئێمە نانیان بکردایە دایکێمانەوەیان هاتن نییە بەیەکۆ یارمەتیانەدان و دەستباریان لەگەڵ ئاگرتن نانیان نەکرد یا بە هەمان شێوە ئەمان یاگەڕەکە مامۆستا دراوسەیەک نانی بکردایە ئیترت ئەوانی چواردەوری ئێوارە هیچ ناخوا مناڵان لە دەوری ئەو کۆبوونەوە ناوشکێنەوە شتانی بۆ دروستەکەی ئەگەر جاری وابوو بیان زانیایە میوانێکی قەرەباڵخمان هەیە ئیتر ئەم میوانە قەرەباڵخە بیعنێ ئەوانە هاتن دەستباریان لەگەڵ دایکمانە ئاگرت و یارمەتیان ئەدان و لە چێژ لێنان و لە میوان بەڕێکردن لەو شتانە بە هەمان شێوە ئەم حاڵەتانە لە ناومانە زۆر بوو الحەمدوللا کە یانە دیاردەیەک و حاڵەتێکی زۆر باش بوو لایەنێکی کۆمەڵایەتی زۆر بەهێز بوو بەڵام بەداخەوەی ئێستا وای لێ هاتووە دوورکەوتوینەوە ئێمە ئەو کاتە کەسمان سیارەمان نەبوو کەسمان تەلەفۆنمان نەبوو بڕوات بێ ئەو کات شەوانە ئەلم شاری سلێمانیە هاوینان بە کابرا سێرەکەی یا لە حەوشەکەی خۆیان یا لە سەربانەکەی خۆیان ئێوارەیە هات ڕۆژ ئاڕوشێنێکی کرد و ئەیشۆری و ئیتر یا حەسیرە یا کومبارێ شتێکی پیا ڕاقس و تەلەڤیزیۆنە ڕەش و سپیەکەی ئەو کاتە هەبوو ئەیانهێنا دەرەوە هەموو ئێوارەیەک ئەیانهێنا دەرەوە لێدایانە ناو سەماورەکەیاندا ئەنا و سەماورەکەیاندا ئەنا و لەوێ تا وەختی خەوتن بنە دوایش لە سەربانەکان ناخەوتمان ئێستامە هەر بۆ تەعیبە هەر بۆ تەعیبە بێ بڵێ لە حەوشەکانەوە شەویش میوانە میوانەکانیش لەو حەوشەیدا ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە ئێستاش بەردەوام گوێبیستی دەبینی ینی ڕۆژانە دەبینی لە ناو خێزانەکاندا ژن مێردی خۆی ئەکوژێ مرد ژنەکەی ئەسووتێنێ باوکە کوڕی خۆی ئەکوژێ جاران کە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە تونند و تۆڵ بوو ئەم کەیسانە کەمترین کەیسێکە بوو کەمترین کەیسێ و ئێستا بەداخەوە وای لێ هاتووە کوڕە باوکی خۆی کوشێ هەر لەم ڕۆژانەی پێشوات نەمان بینی کوڕەکە باوکی خۆی کوشتووە لەسەر چی وەڵا سیاری بۆ نەکڕیوە نەمان بینی ژنە سیارەکەی هاوسەرەکەی سووتانەوە هێناوێتی لە گۆژار لە بەرەوەی کێشەی خێزانیان مامۆستا من زۆر حەزەکەم زیاتر لەگەڵتان بەردەوام بەڵام کاتی بەرنامەکەم برادران پێم ماڵێن بەرەو کۆتایی بەرەو لێواردا بەڵام من ئەبێ برادران کاتم بنێ کەمێکی تر ئەڵێن بەسەرهاتی خۆشتان لەگەڵ جەژنە مامۆستا لەگەڵ جەژنی قوربان ئاڵێن بەسەرهاتی خۆشتەیە شتێک بۆ باسکە بەسەرهاتی خۆشمان زۆرە بە تەبیعەتی حاڵ زۆر ڕووداومان هەیە من لە لادیەکانە کە بەش بە حاڵی خۆم کە مەلایەتیژم تیا کردوانە لە جەژنانە ئەو لادەیە چەند کەس خوازیاری قوربانیکردن وایە هاتن هەمویان بەیەکەوە قوربانیەکانیان سەرەبڕی سەرێبڕووی تێکەڵیانە کرد و دوایی هاتن بە سەری خێزان قوربانیەکانیان بەشە کرد ئەن و مەسەلا فڵان کەس دەسەر خێزانە
دەستەر خێزانەوە ئەو نەی بۆ بنێرن فڵان کەس 5 سەرخێزانە ئەوەندەی بۆ بنێرن ئیتر ئەو میوانانەی تریشکە هاتوون لە ڕێگەیتەوە ئەجا جەژنی قوربانیش بەڕاستی تایبەتمەندیەکی تری هەیە تایبەتمەندیەکی تری هەیە کە ئەویش گێڕانەوەی ڕووداوی سەربڕینی حەزەتی ئیسماعیل و ئیبراهیم پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێ و ئەم بابەتانەی زۆر لە خۆ گرتووە زۆر جار بابەتی خەندە ئامێزی ژیتیا هەڵکەوتووە لە ناو ماوەسایانی ئاینی ژال لەو کاتەیە بۆ نمونە مامۆسا جاری وا بۆ یەکێ لە مامۆساکان کە باسی ڕووداوی حەزەتی ئیبراهیم و حەزەتی ئیسماعیلی گێڕاوەتەوە گریاوەمانەوە ئیتر حەستی مسلمانانی ئەوەندە دڵێکی گەرمیان هەبوو گریاوە بووی کە ئەمە حەزەتی ئیسماعیل چۆن سەرە بڕێت و چۆن ئەی بات و چۆن ئەی بەسێتەوە و چەقۆکە چۆنێ کابرا گریاوە لە پاڵ ئەوێ تەریژان پێ مەگری گریانی ناوێ ئەو بە زمانێکی تر توێتی کە بەعمل سەر ڕاگەاندن نایە بەو زمانی ئەو بیڵم مەگری گریانی ناوێ ئەو پاریش باسی کرد ئێستا خوا بەرانێکی بۆ نەرێ ئیسماعیل سەر نابڕێ ڕزگاریەکە یانێ شتی لەو بابەتانەمان زۆرە نمونەی ترمان زۆرە لەسەر مەسەلەی قوربانی کردن لەسەر ئەو جۆرەشتانە دەستان خۆش مامۆستا ئەگەر شتێکتان نابێت سپاس دەکەم ئەگەڕێمەوە لای تۆش نەگەڕێمەوە یادگاری بیرما من تقریبا تەمەنم 9 ساڵ بوو برایەکم هەیە من هەمیان گەورەترم با بڵێن کاکدارا ڕێزم هەیە بۆی دەرە ئەو تقریبا 8 ساڵ بوو جژن نازم جژنی قوربان و یا ڕەمەزان بوو 2 ڕۆژ پێشەوە من لوتم عملیات کرا کە خوێنی لێ ئەهاو بۆیان سووتانم ئیتر کە خەڵکە هاو بۆ لام پارەیان ئەیامێ جا زۆر خۆشە مناڵ کە پارەی بێتی هەر لە شتێکی زۆر خۆشە زۆرم پارە کۆ کردەوە زۆریان ناپێم کاکدارای برام وتی تخواشنەوە داپیانتم دادەشنەوە تخواتەزە لەو پارەیان بەرێ وتم وەڵڵا ناتەمێ نەمەیایی بۆ نامێتم تۆ چۆر لوتە عملیات کە جایە خەڵک یە پارە دەیات ئەمە وەکو یادگاریەک زۆر خۆش مێشمانیوادارم جەژن ببێتە ئەوەی کە بتوانین پەیوەندی کۆمەڵایەتەکەمان ئینشاءالله بەهێزکەین و هەمومان بتوانین پێکەوە جژنێکی خۆش بەڕێکەین و ئەم پەیوەندیانە و ئەم بەرنامانەیان با بڵێن ئەم باسانەی کە ئێمەیکەن ببێتە دەست پێک بۆ ئەوەی کە بتوانین لە بۆنە کۆمەڵایەتیەکانە زیاتر گەڕ بگەڕ بکەین. دەستان خۆش بە مامۆستاگیانەگەر شتێکتان نابێت سپاس دەکەین. من هیوادارم جەژن تەنها دەستپێکێک بێ بۆ تازەکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تەنها لە جەژنی ژا کورتی نەکەینەوە ئەجینا ئێمە لە سەردانی نەخۆش لە تەعزیە لە سەردانکردنمان بۆ لای یەکتری بۆ دیدەنی و سەردانی یەکتری بیر لەوە بکەینەوە بگەڕێنەوە بۆ گەشەپێدانی ئەو لایەنە کۆمەڵایەتیە بەهێز بکەینەوە کە بەداخەوە کە پێشتری شنۆخان ئاماژەی بە خەڵکی وا هەیە خۆی زۆر بە ڕۆشنبیر و زۆر بە پێشکەوتووە زانێ کە پرسەیەکێ بێ بڕات بێ ئەچێ خەڵقێگەگرێ بێت دوو گەنجەگرێ بێ ئاوی تەعزیەکەی بۆ بگێڕێ یانە خەڵقێکی دەست ناکەوێت بێت جەناز مردووەکەی بۆ بشوات کە ئەمە لە ئیسلامە ئەسڵ ئەوەیە کە کەسی نزیکی خۆی بیشوە دەیەگەی بڕۆ بە شوێن مردوو شۆرێکا بگەڕێ بڕۆ بە شوێن کەسێکی ترا بگەڕێکە تەعزیەکەی بۆ بەڕێوە بەرێ کە ئەمە بەڕاستی لایەنی کۆمەڵایەتی وای کردووە کە بگاتە ئەو ڕادەیەگینا ئەلحەمدوللا ئێمە خۆمان خەڵقانێکین کە ئەگەر نەخۆشیشمان بوو بێ خزم و کەسون ئەلحەمدوللا ئەوەندە بە دەورەوە بوون واگە تەعزیەشمان بوو بێ ئەوەندە خزم و کەسەکان بە دەورەوە بوون نەگەشتین بەو ئاسە هیوادارین ئێمە بیرێک لەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە بکەینەوە ئەو کاڵبوونەوەی نەیەڵین و بەرەو تۆخبوونەوەی بەرین و جەژن بکەینە دەستپێکێک جەژن بکەینە دەستپێکێک و درێژە پێدەری بین و لە چوارچێوەی خێزانەکانی ژا بینە دەرەوە بەسە ئیتر واز لە سوشیال میدیا بینین بەسە ئیتر با ئەمە کۆتایی ئێمەش بە هیوای زۆر سپاس بۆ مامۆستا مەلا عەتا پێنجێنی کە بەڕێزیان جەگری لە پرساوێکی زانایانی کوردستان لە قیسلێمانین سپاس بۆ خاتوشنۆ عەبدوڵڵا کە بەڕێزیشان شارەزای بواری خێزانین سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بوو گفتوگویەکی خۆشمان کرد بە هیوای ئەوەی پێنجێن لەگەڵ پێنجێنیەکانە جەژنێکی خۆشمان کرد وەک بەرنامەی فایل و دیاردا بە هیوای ئەوەی کە گفتوگۆکانمان قسەکانمان جێگەی خۆی گرت بێ ئیتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرەو پتەوکردن بەرین کەمێک واس لە موبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێنین و خوبینەوە خێزان و هاتوچۆکردنی یەکتر سپاس کە ئەم ئێوارەیەش لەگەڵمان بینەر بوون دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوە ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.